شەڕ و پێکدادانەکان لە سووریادا بەردەوامن. ئەم شەڕە وە نەبێ هەرتەنها پشت بەوە ببەستێ کە لەشکری ئازادی سووریا جەنگاوەر بۆ شەڕدا بین بکات و یاخود چەکی سووک و چەکی پێشکەوتوو. لێرەدا مەسەلەی میدیا و بەکارهێنانی تەکنەلۆژیا گرنگجێکی تایبەتی خۆی دەبێت لەم شەڕەدا. زۆرێک لە لاوانی سووریایی ئامادەی خۆیان نیشان داوە کە بەشداری لەو شەڕە میدیاییەدا بکەن بە بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ. بڕینی سنوور لە تورکیاوە بۆ سووریا کارێکی مەترسیدارە. لە دەمێکدا لەشکری تورکیا چاودێری سنووری خۆی دەکات و سەرهەڵداوانی سووریاش لە ناو سووریاوە چاودێری سنووری وڵاتی خۆیان دەکەن. ئاستی توندوتیژیەکانیش لە قەیرانی سووریادا بەدەر نییە لەو مەترسیانە، بەڵام بۆ ئەیمەن الحەداد وەک دەڵێ گوێ بەو مەترسیانە نادات. I have to find any way to go to Syria and to make something for those people. پێویستە ڕێگایەک بدۆزمەوە شتێک بکەم بۆ ئەو خەڵکەی بەشار ئەسەد کوشتونی. ناتوانم چەک هەڵگرم، بەڵام دەتوانم هەندێک تەکنۆلۆژیان بۆ دەستەبەر بکەم. شەڕەکە هەر بە چەک ناکرێت. شەڕی میدیاشمان هەیە، بۆیە پێویست بە تەکنۆلۆژیاش هەیە. الحەداد یارمەتی چالاکوانانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەدات تا بەسەرهاتەکانیان بگوێزرێتەوە بۆ دەرەوەی سووریا. لەم گەڕانەوەییدا بۆ سووریا الحەداد تەلەفۆنی سووریا و کۆمپیوتەری لەگەڵ خۆی بردوێتەوە بۆ لەشکری ئازادی سووریا. ڕووماڵکردنی میدیا لە ناو سووریادا تەنها بۆ دەوڵەتە. سووریا ڕێگەنادا پەیامنێرانی بیانی بە ئازادی کاری خۆیان بکەن، جا بۆیە الحەداد دەڵێ ئێستا کەوتۆتە سەر لەشکری ئازادی سووریا تا هەواڵەکانی خۆیان ڕابگەێنن. پێویستیان بە ڕووماڵکردنێکی باش هەیە لە میدیادا. تا ئێستا ئەو ڕووماڵکردنە بە باشی نەکراوە. تەنها چەند بەشێکی سووریا ڕووماڵ کراوە. عەبود برابچووکەکەی الحەداد لەگەڵ لەشکری ئازادی سووریادایە و بەڵگەکان لەسەر دیمەنەکان کۆ دەکاتەوە و دەینێرێ بۆ براگەورەکەی. ئەمڕۆوا پێویست دەکات بەڵگەنامە لەسەر هەموو شتێکی ئەم شۆڕشە کۆ بکرێتەوە. بۆ نمونە ناوی هەموو ئەوانەی کوژراون. هەروەها دەشڵێت دەبێت لەشکری ئازادی سووریا باری خۆشی باس بکات. سەرهەڵداوان دەبێت باسی نەبوونی مەشق و ڕاهێنانی لەشکریش بکەن. ئەو خەڵکە ئازایان بینی کە هیچ ئەزمونێکیان لەگەڵ چەکدا نییە. ئەزمموی شەڕیان نییە و لە شەڕیدان. الحەداد پەیمانیش دەدا بەردەوام بێت لە شەڕی میدیاییدا. بەردەوام دەبم لە یارمەتیدانی گەلی خۆم. هیچ بژارێکی دیکەم نییە و هەر دەبێت وها بکەم. ئەوان کەس و کاری منن.